خوددا من ڕقی عەبدوڵڵاپور دانیشتووی شاری مەهاباد کە مدەتی 3 ساڵە دەستم بە کاری تۆلیدی کردووە و لەو کارەیەدا مەشغوڵم و بە زۆرش بە کارەکەی خۆم ڕازیمە. ئەوەڵە ئەمن ڕشتەکەم ئەوە نەبوو. 3 ساڵەوەی پێش کاتێک بۆ خۆم مەعەلیمی نێزەتی بووم، دەرسی نێزەتیم دەکوت لە کانونەکانی مەساجیدیدا کە کردیان مدیری یەکێک لە مەساجیدەکانی زاکرینی ئیمام شافیعیمە، چوم یەک کانونێکی گەورەم گرت، لەوێدا دەستمان بە ئامۆزشی خەیاتی کرد و دوایە وردە چوم بۆ پەروانە کەسبی. دوای کە پەروانە کەسبم وەرگرت چوومە دەورەی خەیاتیە. لە دەورەی خەیاتیەکەشمدا ئەمن چوومە دەورەی خەیاتیەکەم و ئیدامەمدا هەتا ئەو ڕۆژەی کە توانیم مەدرەکی خەیاتیەکەم بەدەست بێنم و لە دوایەدا لە تۆلیدی مجەوزی تۆلیدی مەدارسم وەرگرت. 3 ساڵە تۆلیدی مەدارسم پێیە. خۆشبەختانە موفەقاتمە دەرێت لە کارەکانمدا، هەرچەند ئەوەڵەکانی شرایطایەکی سەختی هەیە لە لەعازی ئەندازەگیری و ئەوانەدا مشکلاتێکمە بوو. بازم نەوەسام چوومەوە دانیشگای عیلمی کاربردی مەهابادێ ئەلان لە کارشناسەکەمدا لە کارشناسی تێرمی سێدا مەشغوڵ بە تەدریسیشم لەوێ دەرسی دەخێنم هەمزەمان دەگەڵ خەیاتیەکەم. هاوینان زۆربەی ئەمە چونکە مەدارسە مدەتی لە 15 ڕۆژێک دەبێ تۆلیدی مەدارسەکەمان دەستی پێ کردووە. ئەگە ئەویش خلاص بێ کاری فەسڵی دەکەین. کاری فەسڵی مەسەلەن لیباسهایی خانمانە و پیاوانێ ژێرپۆش و ساق و ساپۆرتوانە دەدروین و ئەمن هەرچەند ئەو وەسایلانە کە لێرەنا هیچ شتێکی خۆم نەبوو، تەنانە دوکانەکە لە تەعمیریڕا هەر دەستم پێ کردم وەختێکی خوددا دەفەرمێ لە تۆ هەڕەکەت لە من بەرەکەت. خۆشم مڕەبی قورئانی ماڵبەتە دەرسی قورئانیش هەم زەمان دەڵم دەگەڵ کارەکەم و منداڵیشم هەیە، منداڵێتا چکۆلەشم هەیە. لەو کاری خۆم نەوەسام ئەلانەکانە ماومەتەوە. خەیاتەکانی ئەو ساڵم ئەغڵب پیاون و لێرە ئەمن خەریکی خەیاتیەمە. وەختێکی ئەرزمکردن دوکانێکی نەفەرێکی دیکەم گر بوو لە ماڵە دوور بوو. دوای هاتم ئێرە پارکینگ بوو. پارکینگەکەم کە تێکدا ئێرە ژێرزەمین بوو بێرەشدا ڕێگاکەمان کردەوە تا کردمە دوکانێکی گەورە دەگەڵ لێرەکە چونکە هەمیشە شعاری هەموو کەسێکە کە مقاومەت لە کالاهای خودی خۆمان بکەین زۆر وابەستە بە ئەولاولای نەبێن. وەختێکی دەتوانێت شتێکی تۆلید بکەیت، مادەیەکی خام بینین، کارچێکی بینین، ئۆلگو هەیە، شت هەیە، خەیاتی هەیە، ئەمە ئەوانە بیبینە بازاڕین. زۆرمان چاو لە کشۆرەکانی دیکە نەبێ، خصوص دەو ڕۆژەیدا کە لە لەعازی بەحرانی اقتصادی دەفشارداین کە بۆ خۆمان بتوانین لیاقەتێکمان هەبێ، کاراییەکمان لە دەست بێ. هەر ئینسانێک دەتوانێت کار بکە، نەتوانێت لە وجودی دانیا ئەگەر بڕێکی ئەنگیزەی کاری هەبێ. شاید بۆ خانمەکان بۆ کارێ نابن، با
هەموو کەس بۆ کارێ دەبێت بۆ مشکلاتی هەیە ئەو مشکلاتە خۆ ئەتوە هەتا تایەکی لێدەنێ شرایەتێکی سەختی خۆی دەبی تێ بکە ئەمە شوختێکی بمان هەیە تۆلیدیەکی ئەرزەیەک کالایەکی واردی بازاڕی بکەین زۆر سەختە پشتگیرتن زۆر سەختە بخصوص لە ئازی مادیەوە ئەمن ئەگە بڵام زۆرم زەحمەت چێشە یعنی کەم بووە لە ئازی چەکدانی بچم بە کەسێکی بڵم چەکەم بۆ دانێ دەستم بگرێ بۆ خۆمانە لە ئازێکی بڕێک سەختی زین شرایەتێکی سەختمان بۆ هاتە پێشە کە ئاغاکەم نەیتوانی واقعان ئەوەی کە بتوانێت دەستم بگرێ وەلی بازم نەکەوتم هەر ئیدامەمدا هەتا ئەو ڕۆژەی کە ئەمن سفارشی 1000 دەستم لیباس وەرگرتووە کە بە ئومیدی خودای بتوانم ئەو 1000 دەست لیباسەی بدونێ ئەی بوو ئیراد تەعویلی تەرەفی بدەم ئەوەڵەکانی سەختی هەیە و ئەگەر گەیشتێ سەر کار و بەیسەلا پوڵەکە و دەرامەدەکە و شتەکانت وەرگرتن لە کارەکە زۆر 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 ڕۆزایەتت دەبێت ئەمیش سەهلە لە خۆمڕا لە تەواوی خانمەکان هەتا ئامۆزشمانداناوە ئامۆزشی خاتیمانداناوە دەتوانن لە وەختی خۆیان ئیستفادە بکەن چونکە وەختی زەمان حیفە لە هەدەری بدەیت خۆشم بە ئیستفادەیەکی مەحقوڵی لێ بکەین ئێمە لەو توێلی دێنا لە ئەوەڵ بانماتە شاڵواری مەدارس تۆلید دەکەین لە دوایێدان باسی کارخانەکان وەکو هەنادی و نانۆخانەکان و تالار و ئەوانە ئەمە تۆلید دەکەین و لیباسهای ژێری پیاوانە وەکو گەرمکوونەکن ئەوانە لە سەرمدا ناون ئەوانە تۆلید دەکەین ئەوان بە فەسلی خۆیان دەفرۆشرێن دوایش لیباسهای مەعەلی وەرناگرن چونکە ئەمە فەقەت تۆلیدەکەمان ئەمدەیە ئەوانە تۆلید دەکەین و لیباسی بیمارستانیش لیباسهای ئەلبەسەی یەکبار مەصرف ئەوانیشم بە من لێداوە زۆرم پێخۆشە بەجێوێ کە خانمان هەیە خانم کارێک کات دەرام لە ئازی اقتصادی و پێم چاکر لە ئاغایەکی چونکە ئاغایەک دەتوانێت لە کوچکترین کاڕا هەتا مازەڵتمێ لە ورکە فرۆشتنێکی ڕابیگرە هەتا هەموو کارێکی بکات وەلی بۆ خانمی زۆر کار زۆر کار ناتوانێت خانمان هەیە بە سەرپەرستە بدونی سەرپەرستە بەجێوێ کە ئەو دەست درێژ کا بۆ ئەمە ئەوی منداڵی چکۆڵی هەیە بەڕستە کرێخانی دێدا لە ئازی زیندگی و کەمی هەیە دەست بەکارە بکە من زۆر بخۆم لە خەیگێرەکانی هیلالی ئەحمەدم و لە مکریانم لە بەخشی خێرخوازەکانی مکریانم زۆر خانم دێن جوانن ئایا ئەو سەبەت کالایە یا ئەو 100,000 تمەنێک کە ئەمە دەیدێنێ ئیکتیفات ناکە پێی دەڵم خان بەجێوەی کە تۆ ماسی بخۆی ماسیگرتنی فێر بە چونکە ماسیگرتنەکە گەر فێربی دەتوانێت پیشی خۆی ئەوە چاکرا هەمیشان بە خانمەکانم ئەوە لەسەر کلاسەکانی قورئانیشم پێیان دەڵم ئەوە دەبی ئیشتیغاڵ زابن جار لە یەک ئۆلگوی دەسماڵی ڕابگرە هەتا فەرشیڕە هەتا توێلیدی وەسایلی پوشاکیڕە دەتوانن زۆر زۆر خانم دەتوانێت باسەری قەتریشە کارەکەی جانتریشە ئەگەر بیکە ئەمن بۆ خانمی لە ئازی اقتصادیەوە کە ئەو خانمە دەست لە جرفانی خۆی نییە و بێ منەت بێ زۆر زۆرم پێ باشترە سەرلەوەی کە ئەمن لە نەزەری من زۆر گەداواری بار نییە بتوانێت لە دەست و مسی خۆی ئەگەر ئیستفادەکە دەتوانێت تەڕەفیشی سەمەر بەخش بێ بۆ تەڕەفی ئەلام پەرستکە ئەمن لە چەند جگانەوە ئەو ئاغانی کە لە کنەمە کار دەکەن و خانەوادەی خۆیان هەیە لێرە کاری دەکەن یا ئەو خانمانەی کە کارێ دەکەن ئەگەر بێت و لە زیری مەجموعەیە متایلەکەی دەنەفەر کارێ دەکا ئەو دەنەفەرە باعث بچ بووە باعث بەوەی بووە کە خانمێک هاتووە باری سەختەکەی لانکەی ژیانی وا ڕاژاندووە کە بتوانێت چەند نەفەری دیکەشیدا تێدا بەئیسەلا لە ئازی اقتصادیەوە کاری بکەن و دەرامەتزایەکی بەجێ بێنن ئەلانش لە کارەکان زۆر ئاسان بوونە خانمان هەیە باغداری دەکا خانمان هەیە لە قارچی پەروەرش دەدا ئەلحەمدوللیلا یعنی لەو سەدەیەدا
زۆر خانمەکان ئیشتغال بە کاربوونا زۆر چونکە خانم ناتوانێت بچێتە کارهایەکی وەک پیاوان لە بازاڕیدا دوکانی ئەم دەفرۆشی هەبێ یا کەمتر هەیە یا فەڕستە لەسەر داشقەیە لەسەر خیابانی ئەو کارانە بکە چاکترینشت ئەوەیە کە لە گۆشەیەکی ماڵە خۆیدا بە کارەی بکات و لە هەرچێکی بێ دەرامەدەکەی بە وجود بێنێ ئەلان ئێرە ژێر زەمینی خۆم بوو ئەو پارکینگی خۆم بوو ماشێنەکەم تو بکەن بالی جگاکی دیکە بێ بتوانێت ئێرە ئەوەڵان کە کری نادەم دووە من ئاگاشم لە منداڵەکانم هەیە زۆرم ئەمن بۆ خانمەکان زۆر هەکیل لەسەرەوەی دەکەم بۆ سفارشی منیش هەمیشە ئەوەیە شێر هەر شێرە نێرومێنیا و ئەگەر ڕۆحی هەبێ هیچ کەسێکیش کەسێک کە زۆر دەوڵەمەندە احتیاجی بەوەی نێتۆلیدی بکە کەسێکی کە بزانێ نیازی هەیە دەبێت دەست پێ بکە چونکە زیندگی واقعەن ئەوڕە سەختە واقعەن پەیدا نابێ بازە خانە هەیە کە مەسەلەن ئەگەر دەڵە ئەمە لە تمەمان لێ دەدا ئەو کارەمان پێ ناکرێ منداڵی چکۆلەمان هەیە دەبی نەهارێ سازکەین و شامێ سازکەین و ئەولالا ئەوانە بەهانەیە کە چونکە ئەگەر زەمانەکەمان تەقسیم بکەین دەتوانین قسمەتێکی بۆ ماڵەدانین و قسمەتێکی بۆ ئیسراعەتی مێرد و ماڵ منداڵ و قسمەتێکی دیکەش بۆ تۆلیددانی پێڕادەکەین چونکە خانمێک بە حەقیقەت ئەگەر بیهەوێت کارە ئامادەیەکی هەبێ کارایەکی هەبێ لە هەر حیتەیەکی زیندگیەوە دەتوانێت بە ڕەویشی ڕەواڵی زیندگی خۆی زەمانەکەی تەقسیم بکات و ئەو کارش ئەگەر یعنی لە توانای ئەوەی دابێ بتوانێت کارێکی بکە چونکە بازە کەسێک بە حەقیقەت هەمانە لە کورسیدا هەمانە نیوەڕۆیە بەیانی ئەگە کارەکانێکی لە سەعات دێڕادا دەنیشێت تا دوازن دەچێتەوە ماڵە دووبارە لە سەعات فەڕستکەسی ڕاهدا کونێ چەندێ ئایا ئەو خانمە بەجێیەوەی کە ئەو وەختە کە وەخت تەڵایە وەخت بە حەقیقەت تەڵایە کاتا خوددا قەسەمی خواردە بە زەمان وە لە ئەسر یعنی قەسەم بە زەمان بە سەعات و ڕۆژەکانی ئەمە ئەدەبیە ئیستفادە لە سەعات و زەمانێ بکەین کە خوددا قەسەمی پێ خواردووە کە بتوانین ئیستفادەهایەکی چاکی تێدا بکەین بتوانین لە مردی هەردوو دنیایان بین هەروەنی بی تۆلیدی بکەین ئەم تۆلیدیش بکەن ماڵش بکەن هیچ زربەیەکان لێ نادا ئەوەی دەڵێ ناتوانم یعنی کوتاهی دەکا تەمبەڵی دەکا بە نەزەری من هیچی دەکەلەوەی زیاتر نییە دەنا دەتوانێت غێری کاری تۆلیدی کە من تۆلیدی دەکەم تەزریقات و پانسمانش دەکەم تەزریقات و پانسمانەکەم ڕایەگانە چونکە لە ئەو ڕۆژەڕا من پەیمانێک بوو دەگە خوددام بەس گوتم ئەو شتە خێری دەستی خۆمە کە هەرەوەی کە خەڵک دەڵە ڕەحمەت لە دایک و بابدا خوددا ئەجرت داتەوە بۆ من زۆرەوە حەق و بانێکی من بێ لە دوایشدا قورئانی دەڵم هەفتانە دوو ڕۆژ لە مەساجیدەکانە من دەرسێ دەڵم دەرسەکەشم هەر ڕایەگانە ئەویشە بە خاتری ڕزای خودای دێڵم بەغێری دەرسی قورئانێلان کە لە حاڵی عازەدا دانیشتجووی کارشناسی تێرمی سێمە تەڕاحی و دوختی دەخێنم لە دەرسی نێزەتیش دەڵم ئەلان نەکانات دانیش ئامۆزیەکەم پێسراسەپت بووە لەبەر کارەکەی ئەلان تولیدیەکەم خسوومەتەوە بۆ لای پاییزی شەڵات دەرسی نێزەتیشم لە ساڵی 92ەوە
ئەمەندە سامانەی نێزەتی سەواد ئامۆزیدامە لە هەموو جێگایەکی یعنی مەسەلەن ئەمە ساڵێ 92 چوومە ئەهەرە لەوێ مسابقەیەکی قورئانیمان هەبوو کە مەقامی دووەمم هێناوە لەوێ تەقدیرنامەیان دامەیە لە دانیشگایە بە خاتیەوەی کە هەم جووی نمونە بووم تەقدیرنامەیان دامەیە لە جەمعێتی هیلالی ئەحمەر هەموو ساڵە ئاغای موئمنپور بەوەی کە ئەمە کۆمەکهایەکی شایان دەکەین لەگەڵ لە خەڵکی تەقدیرنامەیان دامێ ئەلانیش بۆیان داناوە پێم نەکراوە بێنمەوەی ساڵی 92 لە سازمانی تەبلیغات دورەی تەخەسوسی قورئانەکەم وەرگرتووە لەوێش کۆمەکایەک دەرسی تەدریسی قورئانم داوە ئەلان لە بنیادی شێدیش دەرسی قورئانی دەڵێم دوایش لەش تەقدیرنامەیان بۆ ناردوومە لە سازمانی تەبلیغاتی ئیسلامی لە ئەنجومەنی خەیریەی بەخشی موکریان کە ئۆزبی وێشم لەوێژ تەقدیرنامەهایەکیان دەکردومە و ئەمن زۆر پێم بۆ دنیای بووە هەرەوەی کە تەقدیرنامەیە کرد بۆ زۆر خۆشە تەقدیران دەکردومە بە غەیری کارەهایەکی ئەو تولیدێم ئەو کارانشم کردووە و ئەلانیش دەیان کەم ئەمن تەنیا تووسێم بۆ باڵاترهایەکی خۆمان هەیە یەک وەختێکی ئەمن فەرسکە وامێکم دەوێ کارێکم دەوێ کاتێکی مڕاجعەم کرد بە جێگایەکێم بخصوص پارەکانە زۆر گلاییم لە بانکێکیە بوو لە لای بنیادی شەهیدەوە ئەمەی سارگەرانین خانەوادەی سارگەرین چوومە بانکێکی قبوڵیان نەکردین لە بنیادی شەهید دابوویانینێ ئەو ئاغایە کوردبووی ئەمە نایدەین بە خانمێ بۆ یعنی خانممان هەیە ڕێی جەمهورە ئەمە ناتوانین لێرەدان میلیۆنمان پوڵداتێک کە دەستمان بگرێ کە بتوانین چرخی زیندگیمان هەڵسۆڕێنین بۆ دەتوانین ینی ئەمە زۆرم پێ ناخۆش بکە ئەو ئاغایە ئەمەی زۆر خۆرت کرد چونکە ئەمە خوددا سوورێکی بە نێوی نسادانە بنێوی ژن کە ئەوەندە مقامی ژنی گەورەیە ئەوڕەکانە ئەگە حمایەتمان دەکەن کە چوینە کن ئاغای فەرماندار یا ئاغای نمایندا ئەو مشکل لەمان هەیە ئەڵبەتە مشکلمان هەیە جابگومان بن دەستمان بگرن چونکە بە حەقیقەت لە دەستگرتنی دەوێت یعنی خایشی من لە تەواوی ئەو کەسانی باڵاتر لە خۆمانەیە لە حازی تۆلیدەوە هەر شتێکی کە مەسەلەن نیازێکمان هەبوو ئەو نیازێکی معقۆڵ نەوەی کە بڵێم فڵانە کەس 100 میلیۆنمان بێ نا فۆقەکەی ئەمە 5 میلیۆن 2 میلیۆنێکمان دەوێت کە دەستمان بگرن دەستمان بگرن و کۆمەکمان بکەن کە تا بتوانین ئەمە چاتر لە تۆلیدەکەمان دڵمان پێخۆش بێت و بە دڵێکی خۆشەوە بەیسلا کارەکەمان ئیدامە بدەین